بەناوی خوای بەخشندەی میرەبان دووبارە سڵاوتان لەبێت لە ڕووماڵی پێیام سەبارەت بە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکان لە عێراق لەگەڵتانە بم بۆ زیاتر نوێترین زانیاریەکان سەبارەت بە هەڵبژاردنەکان کە نیوەی ڕۆژەکە بەڕێکراوە لە هەڵبژاردنی گشتیدا بۆ ئەنجومەنی پارێزگاکانی عێراق لە ڕێگەی پەیام نێرانمانەوە لە بنکەکانی دەنگدان نوێترین زانیاریتان بۆ دەگوازینەوە هەروە لەگەڵ میوانەکانم شەنوکەوی تەواوی بابەتەکانی هەڵبژاردن دەکەین. بەڕێز ئەبوبەکر حسێن بەرپرسی هەڵبژاردنەکانی یەکگرتوو لە سلێمانی هەڵەبجە میوانمە. کاک ئەبوبەکر سوپاس بۆ ئامادەبوونت. ئەمەوێت دیدگای بەڕێزتان بزانم سەبارەت بە هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق وەکو یەکگرتووی ئیسلامیش چۆن دەڕوانە ئەم هەڵبژاردنە. بەناوی خۆی بەخشندە و میهرەبان، سڵاو لە بەڕێزتان و سڵاو لە تەواوی بینەرانی بەڕێزی کەناڵی پەیام. هەڵبەت هەڵبژاردن یەکێکە لە پایە گرنگەکانی دیموکراسیەت و هەر 4 ساڵ جارێک بۆ بە عورفێکی یاسایی و بۆ بە عورفێکی سیاسیش حتا دەستوری زۆربەی وڵاتان 4 ساڵ جارێکیان داناوە، مەگەر هەندێک لە دەستورەکان نەبێکە بۆ هەڵبژاردننی هەندێک لە سەرۆکۆمارەکان یا هەندێک لەو هەڵبژاردنە خۆژەیانەی کە ئەکرێت 4 ساڵ جارێکە ئەکرێ بۆ ئەوەی کە کایەیەکی باش بۆی حکومڕانێکی باش و خزمەتگوزار بێتە کایەوە. حتمما هەڵبژاردنەکانی پارێزگاکانی عێراقیش یەکێکە لەو هەڵبژاردنانەی کە بە دۆخێکی هەسیارە تێئەپەڕێ و چەندین قۆناغی هەسیاری بەخۆ بینوێ عێراق و ئەم هەڵبژاردنە گرنگی تایبەتی هەیە، بە تایبەتی لەو 15 پارێزگا کە دەکرێت و بە تایبەتی تر بۆ کورد لەو ناوچە کوردستانیانەی کە بە مادەی 140 ناسراوە. ئێمە ئومێدەوارین کە بەشداری کارای خەڵک هەبێ و خەڵک ئەم چەند ساعتەی کەماوە بچن دەنگەکانی خۆیان بدەن و کاندیدی خۆیان هەڵبژێرن و هیوای ئەوەی کە ئەو هاوپەیمانێتی نێوان کۆمەڵی دادگەری و یەکگرتووی ئیسلامی کوردستان کە هاوپەیمانەتی مەشخەڵە چەند کاندیدێک بنێرینە ئەنجومەنی پارێزگایی کەرکووک بۆ ئەوەی لەو ئەنجومەنە خزمەت بە پێکاتەی کورد و تەواوی پێکاتەکانی خەڵکی کەرکووک بکەن. باش کاگە بەکر ئێوە وەکو مەکتەبی هەڵبژاردننی خۆتان ئامادەکاریەکانی کۆمسیۆن بۆ باشترین پرۆسەی هەڵبژاردن چۆن هەڵەسەنگێنن بۆ ئەم هەڵبژاردنە؟ ئێمە حتمما لەگەڵ برایانی کۆمەڵی دادگەریە و لەگەڵ پێشتریش لەگەڵ چەند حسابێکی سیاسی کا گفتوگۆمان هەبووە، بەڵامی تر ئەوە لێگەیشتنەکە نەگەیشتە ئەوەی کە لیستێکی هاوبەشی کوردستانی هەبێ، بەڵام لەگەڵ کۆمەڵی دادگەریە خۆشبەختانە گەیشتنە ئەو قەناعەتەی کە پێکەوە لیستێکمان هەبێ و چەند کاندیدێکی دەسپاک و بە ئەزمون و خوێندەوار و کەسی شیاو کاندید بکەین بۆ هیوایی کە دەنگدەران بتوانن ئەو کاندیدانەمان سەرخەن بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک. باشە، ئامادەکاریەکانی کۆمسیۆن چۆن هەڵەسەنگێنن سەبارەت بەم هەڵبژاردنە؟ ئامادەکاریەکانی کۆمیسیۆن تا ئێستا ئامادەکاری باشە و ئێمە هەڵبژاردنێکی پێشوەختریشمان لە 2021 تێپەڕان کە ئەوە نەبێت کە ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان کە 4 کاندیدمان بەراوە بوو، بەڵام بە شێوازێکی گشتی ئەوەی کە ئێمە لە ڕێگەی چاودێرەکانەوە یعنی ئەو راپۆرت و ئەو نەتایجانەی کە پێمان گەیشتۆتەوە ئێمە لێ ڕازی بووین بە هیوای ئەم هەڵبژاردنش هەڵبژاردنێکی پاک و بێگەرد بێ و کۆمیسیۆن بتوانێت لەو وادەیەی کە لە دوای 24 کاتژمێر کە لە 6 ئێوارە سندوقەکان دادەخرێن لە ماوەی 24 کاتژمێری داهاتوودا نەتایجێکی باش و ینی پاک و بێگەرد بخاتە ڕوو کە هەموو کۆمەڵانی خەڵکی عێراق دڵخۆش بن و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان پێی دڵخۆش بن و ئەحزابە سیاسیەکان و هاوپەیمانێتەکانیشکەوەی کە بەشدارە لە هەڵبژاردن پێی دڵخۆش بە هیوادارین کە کۆمیسیۆن بتوانێت ئەو وادەی کە دەستنیشانی کردو کە هەرودن 24 ساعتە لە 24 کاتژمێر تێنەپەڕێ ینی ئەنجامی بەرایی بەلانی کەم لە 180 سندوقەکان بخاتە ڕوو ئێمەش پێی دڵخۆش بین. ئەو پەرتەوازەی لە نێو ماڵی کووردا هەیە کاک ئەبوبەکر، کورد بە زیاتر لە 5 لیست بەشدارە لە هەڵبژاردننی پارێزگاکان بە تایبەت لە کەرکووک بە نمونە بێنینەوە، تا چەند زیان بە دەنگی پێکاتەی کورد دەگەێنێت؟ نەئەکرا کورد بە یەک لیست بەشدار بێت؟ چێ ڕێگر بوو لەوەی کورد بەم شێوازە پەرتەوازەیە بەشداری ئەم هەڵبژاردنە بکات؟ خۆی ئەوە ینی پرسێکە تازە بەسەر چووە. ئێمە هەرچەند قسە لەوە بکەین حتمما ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان وەکو لایەنێکی بەشدار
وەکو کیانێکی سیاسی وەکو حیزبێکی سیاسی بەشدار لە پرۆسەی هەڵبژاردنەکانە چی لە هەرێمی کوردستان بێ وەچێ لە عێراق کە بەشدار بووین و ئێستاش 4 پەرلەمانتاری کارامان هەیە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقا ئێمە ڕێگر نەبووین و ئێمە بەشێک بووین لەوەی کە لیستێکی هاوبەش بێتەکایە بەڵام ئەو کاتە تێپەڕیوە ئێمە هیوادارین کە لیستەکەمان ئەوەی کە لیستی مەشخەڵا و کاندیدەکانمان سەرکەوتوو بن و داوا لە جەماوەری بە شەرەفی کەرکووک لە ناوخۆی کەرکووک و لەسەر جەم قەزا و ناحیەکان و گوندەکانی دەکەین کە ئەوەی دەنگدانی لە کەرکووکە بچێک دەنگ بە کاندیدەکانی ئێمە بە لیستەکەماندا و هیوادارین کە بتوانین چەند کاندیدێک کی دەرچوو بنێرن ئەنجومەنی پارێزگا بۆ ئەوەی ئەو سەرۆت و سامانەی کە لە کەرکووکە هەیە و ئەو سەرۆت و سامانەی کە لە عێراقا هەیە و کەرکووک بەشدارە بێتە هۆی ئەوەی کە خزمەتێکی باش لە 4 ساڵی ئایندا خزمەتێکی باشی خەڵکی کەرکووک و کەرکوویەکان بکەن. باشە. باز لە دەستدانی دەنگەکرێت لەم هەڵبژاردنەدا ئەو هۆکارانە چین کە کورد دەنگی زۆری پێ لە دەست دەدات. خۆی کورد ئەگەر وەکو ینی پرسیارەکەی پێشووتر کە من نەمیش بچمە تەفاسیلی ئەگەر کورد یەک لیز وایە باشتر دەبوو بۆ سەر جەم کورد بەڵام ئێستاش کورد بەسییان زەها و پەیمانوی لیز بەشدارە کە هیوادارین کە کوردەکان بچن دەنگ بدەن چونکە بایکۆت هیچ ینی چارەسەرێک ناگەێنێ و ئێمە وەکو حیزبێکی سیاسی وەکو دەستگای هەڵبژاردن هیچ کاتێک لەگەڵ بایکۆت نەبووین و لەگەڵ بایکۆتیش نابین بۆیە ینی داوا لە خەڵکی کەرکووک دەکەین داوا لە خەڵکی قەزا و ناحیەکانی کەرکووک دەکەین داوای لە خەڵکی بەتایبەتی تر لە کوردەکانی کەرکووک دەکەین بچن دەنگ بدەن بە کاندیدی خۆیان و دەنگ بدەن بەو کاندیدانەی ئێمە لە لیستەکە کە کاندیدانێکی دەستپاک و کاندیدانێکی ئەزمونکرا و لانی کەم حیزبەکانی ئێمە حیزبێکی ئەزمونکراوە لە هەر کایەکی سیاسیا بەشدار بوو بین چی لە عێراق و لە کوردستان جێگە دەستمان دیار بووە لە هەر کاتێکە ئیشمان پێکرا بێ ئیشمان کردووە هەر کاتێکیش کە حکوومەت ڕێگر بوو بێ ئەگەر بەشداریش بووین لە حکوومەتەوە ئێمە لە حکوومەتی خۆجەیەکان یا لە حکوومەتی هەرێمی کوردستان هاتوینەتە دەرەوە بۆیە ئەم کاندیدانەی ئێمە چی لە هەرێمی کوردستان بن و چی لە کەرکووکیش بن ئەم کاندیدانەی ئێمە کاندیدانێکی دەستپاکن و کاندیدانێکن کە دەتوانن خزمەت بە داهاتووی کەرکووک و کەرکووکەکان بکەین بۆیە لێرەوە چەند بارە من داوا لە خەڵکی کەرکووک دەکەم کە ئەم چەند سەعاتەی ماوە بچن بڕژێنە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگەکانی خۆیان بن چونکە بایکۆت هیچ چارەسەرێک ناگەێنێ بە دۆزی ڕەوای گەلەکەمان لەو ناوچانەی کە پێوتێ ناوچەکانی مادەی 140 و ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان. ترسێکەیە دەوترێت کورد ترسێکی هەیە ئەو ترسە چییە کە کورد هەیەی بۆ پارێزگای کەرکووک و ناوچەی جێناکۆک بە چیش ئەڕەوێتەوە و ترسە؟ خۆی کاک حەکیم ینی کەرکووک 16 مەقعدیە 16 کورسی ئەنجومەنی پارێزگای هەیە یەک کورسی مەسیحیە دەمێنێتەوە سەر 15 کورسی کورد ئەگەر بتوانێت لەو 16 کورسیە بەلانی کەم 9 کورسی بەدەست بێنێ بۆ کورد بەراوەیە دەتوانێت پارێزگاری داهاتووی کەرکووک لە نەتەوەی کورد بێت کە تۆ پارێزگای داهاتووی کەرکووک لە نەتەوەی کورد بوو زۆربەی زۆری ئەندامانی ئەنجومەنی ینی پارێزگا لە کورد بوو دەتوانی دۆخێکی باشتر بۆ کورد بێن تەکایە بە تایبەتی بۆ دۆخی خزمەتگوزاری لە بواری پەروەردە لە بواری ڕێگەوبان لە بواری تەندروستی لە کەرتی کارەبا لە تەواوی کەرتەکان بەڵام ئەگەر پارێزگار لە تۆ نەبوو ئەم چەند ساڵێک کە چۆن پارێزگارێک بە وەکالەدان داوە کە لە نەتەوەی عەرەبە نەیتوانی بە خزمەت بکە چی بە کوردەکان چی بە تورکمانەکان و چی بە لایەنی عەرەبیش بە تایبەتی بۆ کوردەکان فەرامۆش کراوە و دەمێنێتەوە سەرەوە ئەگەر ئێمە زۆری نەبین لە ئەنجومەنی پارێزگا دەمێنێتە سەر ئەوەی کە پۆستەکانی کە دابنین پۆستی قایم قامە پۆستی مدیر ناحیەکانە پۆستی بەڕێوەبەری گشتیەکانە کە ئەمە لە دەسەڵاتی پارێزگایە و تەنانە بۆ ئەوەی کە یعنی بواری دامەزراندن چی لە کەرتی پۆلیسا بێت چی لە کەرتی پەروەدا بێت چی لە کەرتی تەندروستیا بێ ئێمە ئەگەر زۆری نەبین دەتوانین خەمێکی زیاتری کوردەکان بخۆین لە بواری ئەو کەرتانە کە هەروتم ینی بواری دامەزراندنە و لە بواری بێکاریشە ینی خەڵکێکی زۆر ینی ئێمە ئەگەر باسی هەرێمی کوردستان نەکەین بچین بۆ منتیقانی خەڵکێکی زۆر بێ ئیشە خەڵکێکی زۆر بێ یعنی وەکو بڵێ سەرچاوەی دەرامەتی زۆرە عێراق بەڵام خەڵکێکی زۆریشی بێ ئیشە گەر ئێمە زۆری نەبین و پارێزگار لە نەتەوەی کورد بێ ئەوە دەتوانین خەمێکی زیاتری کوردەکان بخۆین و بۆ تەواوی پێکاتەکان جێمە دەتوانین ینی دۆخێکی باشتر و عادلتر بێن نەکایە و بە تایبەتی بۆ شاری کەرکووک کە کەرکووک هەروەک خۆتان نەزانن سێ نەتەوەی سەرەکی تایە نەتەوەی کوردی تایە بە دەرەجەی یەکەم و نەتەوەی عەرەبی تایە و نەتەوەی تورکمانیشی تایە ئەم سێ نەتەوە
دەتوانین نێمە بە پێکەوە ژیانی ئاشتیانە بە لێک تێگەیشتن دۆخێکی باشتر بۆ کەرکووک بێن نەکایەوە کە کەرکووک یانی وەکو عێراقێکی مساغەر وایە عێراقێکی بچووکراوەیە یانی تۆ پێک هەیەی عێراق بێنە پێشاوی خۆ لە ڕووی نەتەوەیەوە لە ڕووی فکری و ئایدۆلۆژی و مەسەبیەوە کەرکووک بچووکراوەیەکی عێراقە بۆیە کەرکووک بۆ کوردەکان یعنی وەکو بڵێ تایبەتیەکی جێگیری هەیە کە ئێمە بتوانین ئەگەر زۆرینەی زۆر هەرکوتم لەو 16 کورسیە بتوانین بەلانی کەم 9 کورسی کوردەکان بێ دەتوانین پارێزگار لە ئێمە بێ و دۆخێکی باشتر بۆ کەرکووک بێن نەکایەوە کە بۆ 4 ساڵی داهاتەوە خۆتزانی ینی ئەنجومەنی پارێزگاکان لەو ڕۆژەی کە یەکەم دانیشتنەکەن بۆ ماوەی 4 دانە ساڵ ئەم ئەنجومەنی پارێزگا بەردەوامە بێ ینی زۆرش لە بەردەسایە بە تایبەتی کەرکووک شارێکی دەوڵەمەنە بە سامانی سروشتینە و 2 پترۆ دۆلاری هەیە هەر دەتوانانی بە پترۆ دۆلارەکە زۆرترین خزمەتی خەڵکی کەرکووک و پێکاتەکانی کەرکووک بکەیت. باشە کاک ئەبوو بەکر ئەو نەفەسە حیزبی پێشتر حکومڕانی کەرکووکیە کرد لەلایەن هەردوو لایەنی دەسەڵاتەوە ئەگەر بەو نەفەسەوە کە ئێمە لە هەڵبژاردنەکانە لە حملەی هەڵبژاردننیشان لێمان بینیتن کە بە چ نەفەسێکەوە حملەی هەڵبژاردنیان بەرامبەر یەکتر بەڕێوە بر ئەگەر بەو نەفەسەوە کورد جارێکتر بەشداری یەکە ئیداریەکانی کەرکووک کاتەوە پێت وایە کورد ئەم جارەش ئەتوانێ خزمەتی کەرکووک کاتەوە بەو شێوەی کە کەرکووکیەکانەیانەوێت خۆی بەداخەوە گەر ئێمە بگەڕێنەوە بۆ چەند ساڵی ڕابردوو و بگەڕێنەوە بۆ مێژوو هەردوو حیزبی دەسەڵاتدار کە ساڵانێک کەرکووکیان لەبەردەسا بوو ینی ئەزمونێکی ینی باشیان پێشکەش بە خەڵکی کەرکووکیەکان نەکردێت ئێمە هیوادارین کە ئەم ئەنجومەنی پارێزگای کە هەڵدەبژێرێ لە سەرتاسەری پارێزگاکانی عێراق بە شێوازێکی گشتیوە لە پارێزگای کەرکووک بە شێوازێکی تایبەتی کەسانێکی باش و دەستپاک و کەشانێکی لێهاتوو شیاوە بنێرنە ئەنجومەنی پارێزگا کە ئەزمونێکی شکستخواز و پێشکەش نەکا بەڵکو ئەزمونێکی خزمەت گوزار و سەرکەوت و پێشکەش بە. هەڵسەنگاندنتان لە ڕۆژی هەڵبژاردننی تایبەت وە ئەمەی ئەمڕۆ کە دەنگدانی گشتیە نیوەی ڕۆژەکە ڕۆیوە هەڵسەنگاندنتان چ لە ڕووە ئیداریەکەی ئیدارەدانی هەڵبژاردن چ لە ڕووە خڕوقاتیەکەی کە زۆر کار لە هەڵبژاردنەکان ئەمە بەدی دەکەین تا چەند ئێوە زانیاریتان هەیە سەبارەت بە پرۆسەکە دەنگدانی تایبەت وەکو ڕێژەیەکی باش بەشدار بووە کە سەرجەم پارێزگاکانی عێراق ئەوەی کە کۆمیسیۆن قسێتی ڕوو لە 1960 لە هێزەکانی چەکدار و ئاوارەکان بەشداریان کردووە کە ئومێدەوارم ئەم ڕێژەیەش لە دەنگدانی گشتیا بێتە دی کۆمیسیۆن کۆمەڵێک ڕێنمایی باش و گونجاوی هەیە بەڕێز ینی ئەگەر ئەو لەو ڕێنماییانی خۆی لا نەدا بە جۆرێک لە جۆرەکان ئەوە چیزانی کە بەکارێنێ ئەجیزە ئەلکترۆنیەکانی کە ئەمڕۆ دەنگدانی پێکرێکە لە ڕۆژی دەنگدانی تایبەتە هەندێک لە ئەجیزەکان نەیانتوانی دەرەنجامەکان بخەنە ڕوو کەیوادارین ئەوە دووبارە نەبێتەوە لە سەعات 6 کە دەرگای ناوەندەکان و دەرگای وێستگەکان بەڕووی دەنگدەرانە دادەخرێت بە زووترین کان ئەنجامەکان بدرێتە دەست چاودێرەکان چاودێرە ئەو چاودێرانی کە چاودێری حیزبی و چاودێری هاوپەیمانێتەکانن چونکە یەکشت زۆر گرنگە پێش ئەوەی نەتایجەکان کە کۆمیسیۆن وەری بگرێتەوە ئەحزابی سیاسی و هاوپەیمانی سیاسی وەری دەگرێتەوە لە ڕێگەی چاودێرە بێر و ئازاک و لێهاتوەکانی کە ئەمە خاڵێکی زۆر گرنگە ئێمە ئەگەر ئەمە بە نمونە مەسەن باسکەین ئێمە لە هەڵبژاردننی ڕابردووە کە لە پارێزگای سلێمانی کە 5 بازنی هەڵبژاردن بوو ئێمە دوو کاندیدمان هەبوو لە بیانی زیاتر لە 1800 چاودێرماندا نابوو کە هەموو وێزگەیەکی دەنگدان ئێمە چاودێرمانە بوو بە دەقیقی ئەو نەتایجانیان کە بۆ ئێمە هێناوە ئەو نەتایجانە بوون کە لە سنووقانی دەنگدانە بوو بۆیە یانی هیوادارین کە کۆمیسیۆن کارێکی تەواو بکە کە ئەو ئەجیزانە هیچ جۆرێ لە جۆرەکان پەکەوتنی تێنەکەوێ کە نەتایجەکان پێشکەش نەکا کە ئەوەی لە ڕۆژی دەنگدانی تایبەتە هەبوو بۆیە لێرەوە من یانی داواکارم لە کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق کە مێژوو ڕەحم بە هیچ کەسێک ناکە ئەگەر خوا نەخواسە هەر جۆرە خروقاتێک هەر جۆرە بڵێن نادات پەروەریەک لە ئەنجامی هەڵبژاردنەکە بێتە کایەوە کە ئەحزابێکی سیاسی لیستێکی سیاسی کاندیدێک کە بە جۆرێ لە جۆرەکان شەکوا تەقدیم بکە و بڵێ دەنگەکانی من فەوتاوە دەنگەکانی من لەکوێن کە ئەمە بۆ سومعی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن کە کارێکی ناپەسەندە هیوادارم کە ئەمە ڕوو نەدا و لە دوای 24 ساعات هەرۆکو لە بەشەکانی پێشووتری قسەکانمان ئاماژەم پێدا لە دوای 24 ساعات کە کۆمیسیۆن بتوانێت بە نەتائیجی بەرایی نەتائیجی نافەرمی بخاتە ڕوو کە نەتائیجێک بێ کە ئێمە
یعنی خۆتەزانی زۆرێک لە ڕێکخراوە نێودەوڵەتەکان چاودێری ئەەکەن و ڕێکخراوە ناوخۆیەکان چاودێری هەڵبژاردنەکەن سەرڕای ئەوەی کە هەموو ئەحزابێکی سیاسی و هەموو هاوپەیمانەتێکی سیاسی کە خۆی بۆ خۆی چاودێری و تەختەی هەڵبژاردنەکەەکە کە ئەم هەڵبژاردنێکی گرنگە بۆ عێراق بۆ ئەم 15 پارێزگا هەڵبژاردنێکە لە هەر پارێزگایەکە ینی ڕاستە ناوەکەی ئەنجومەنی پارێزگایە بەڵام پەرلەمانێکی بچووکی ئەو پارێزگایە کە دەتوانێت هەر لە قایم قامێک و تام دیرناحەیەک و تا بەڕێوەبەری کشتی و یعنی جۆرە لە جۆرەکان دۆخی خزمەتگوزاری بە هەموو کەرتەکان پێشکەش بکە کە هیوادارم هەڵبژاردنێکی پاک و بێگەرد بێ و ئێمە وەکو دەستگای هەڵبژاردننی یەکگرتووی ئیسلامی کوردستان و وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەوە دەخوازین کە بەتایبەتی بۆ کەرکووک خەڵکی بچێک دەنگ بداوە دەنگ بە لیستەکەی ئێمە و کۆمەڵی دادگەری بدا و دەنگ بە کاندیدەکانمان بدا بۆ ئەوەی بتوانین کەسانێکی شیاو کە ئێمە کاندیدمان کردووە بینێنە ئەنجومەنی پارێزگا کە 4 ساڵی داهاتوو ئیش بۆ ئەو خەڵکە بکە بەڵام ئەگەر ئەو خەڵکە نەچێت دەنگدان نەچێتە سەر سنووقەکانی دەنگدان و کاندیدی باش هەڵ نەبژێرێت دەبێت دوای خۆی بکات. باش کاکە و بەکر باسی لەوە کرد کە خەڵکی دەنگ بە کاندیدەکانی ئێوە بدە جیاوازی کاندیدی ئێوە لەگەڵ کاندیدی ترا چییە؟ بەڕێز ئێمە ینی کاندیدەکان ئێمە کاندیدێکی پەروەردەکراون و کاندیدێکن ئەم کاندیدان ئێمە کاندیدێکی دەستپاکن و ئێمە بە کاندیدەکانی خۆمان یعنی وەکو بڵێ گرنگی ئەوە ئەدەین کە ئەم کاندیدانەی ئێمە ئەگەر بچنە ئەنجومەنی پارێزگا لە خەمی خەڵکا بن لە خەمی گیرفانی خۆیان نەبن لە خەمی خەڵکا بن هەر لە دۆخی پەروەردە لە دۆخی تەندروستی لە بواری کارەبا لە بواری ڕێگەوبان لەو بوارە خزمەت گوزاریانەی کە شاری کەرکووک بە تایبەتیەوە کوتم کەرکووک شارێکی دەوڵەمەنە بە سامانی سروشتینەوە بەشێک لە بودجەی عێراقی بۆ دێ وە پترۆدۆراریشی هەیە بەڵام ئەگەر ئەم کەسانەی ئێمە لە ئەنجومەنی پارێزگادا نەبن من ناڵم کەسەکانی کە کەسانێکی ناشیاون من دەخوازم لە هەموو لیستەکان کەسانێکی شیاو بنێرنە ئەنجومەنی پارێزگا و ئێمە ئەم کەسانەی ئێمە ڕۆکوتم کەسانێکی پەروەردەکراون و کەسانێکن الحەمدولله یعنی وەکو بڵێ ڕابردوویەکی پاکیان هەیە و ئەم کەسانش بە یعنی وەکو بڵێ بە کۆمەڵێک فلتەراتیە پەڕی و هەتا وەکو کاندیدمان کردوون. باشە کاک ئەبوبەکر عەرەب و تورکمان پێشتر ڕەخنەیان هەبوو لە شێوازی بەشداریکردن لە هەڵبژاردن تەنانەت تانەشیان لە دادگای باڵای فیدراڵی کرد کە هەڵبژاردن لە کەرکووک نەکرێت. پێت وایە ینی لە دوای دەرەنجامی هەڵبژاردنەکان ئێستا کە تەنانەت پارێزگار بە وەکالەت لە عەرەبیشە قبوڵی نەتائیجەکەکەن بەو شێوازەی کە لە مەساڵحی کورد شکایەوە؟ خۆی ئەوتانیان کە دابوو ینی وەکو سکاڵایەکان تەقدیم کردوو بە دادگای باڵای فیدراڵی بەڵام دادگای باڵای فیدراڵی گەیشتەوە نەتیجەی کە هەڵبژاردننی کەرکووک دوان نەخات و ئەوەشمان لەبیر بێ ئەمە دووهەم جارە لە دوای 2023 هەڵبژاردن لە کەرکووک کاکرێ پارێزگەکانی تری عێراق هەڵبژاردننی دیکەی تیا کراوە بەڵام کەرکووک ئەمە دووهەم جارە لە 2005 هەڵبژاردن کراوە ئەمە کە ئەمڕۆ 2023 ئەمە دووهەم جارە کە هەڵبژاردن بۆ ئەنجومەنی پارێزگاکان نەکرێت کە هیواداری کە هەڵبژاردنێکی پاک و بێگەرد بێ و کورد بتوانێت بە شێوازی گشتی براوەی یەکەم بێ و لیستەکەی ئێمەش لە ناو لیستە کوردیەکانە براوە بێت بۆیە ئەو ینی ئەو پرسە بەسەر چووە ینی لەوانەیە خۆیان تەخەوفێکیان هەبێ خوێندنەوەی ئەوان بۆ ئەوە بێ کە ینی هەڵبژاردنەکە دواکەوێ لە قازانجیان بێ بەڵام تازە ئێمە پێمان ناوەتە ڕۆژی هەڵبژاردن ئەو پرسە بەسەر چوو. باشە پێشتر بەوە حەلکرا ڕێژەی لە 133 بۆ هەموو پێکاتەکان دیاری کرا کاگە و بەکرد لە کەرکووک بینیمان تەنانەت بەپێی بەهۆی جیاوازی ڕای حکومڕانی نێوان هەردوو دەسەڵات کورد ئەو ڕێژەیەشی لە نێوان خۆیانە بەرنەکەوت ئەمێ بزانم هەمان سیناروێ دووبارە نابێتەوە؟ خۆی ئەوە دەنگدەر دەتوانێت ئەو ڕێژە دیاری بکە دەنگدەری کورد دەنگدەری عەرەب دەنگدەری تورکمان لە تەواوی پێکاتەکان و کورد لە دێر زەمانەوە زۆری نەبووە هیوادارین کە ئەم هەڵبژاردنەش بە دەنگەکانیان ئێمە ئەوە بسەلمێنین کە کوردەکان لە تەواوی پارێزگای کەرکووکە زۆرینن با بزانین نەتایجەکان چۆنە بێ ئەگەر بە بەشداری خەڵکی بۆیە داواکارم ئەم ڕستەم مەسەن دووبارەکەمەوە داواکارم لە خەڵکی کەرکووکە ئەم چەند کاتژمێرەی کەماوە بچن دەنگەکانی خۆیان بدەن بەو کاندیدەی کە خۆیان پێیان شیاو. بەڵێ کەواتە لە دەنگدانی تایبەت و گشتیە کۆمسیۆن بەپێی ئەو ئامادەکاریانەی کردوێتی دەرەنجامەکان کەی دەتوانێت ڕابگەێنێ بە حکمی ئەوەی کە
ینی دەوترێت ئەم جارە هەڵبژاردنەکە جیاوازتر بۆ لە هەموو هەڵبژاردنەکان کە لە عێراق کراوە کە کۆمپانیایەک سەرپەرشی دەکات لە ڕێگەی و ئامێرە ئەلکترۆنیانەوە کەی بۆی نەزیهی هەڵبژاردنەکانیش زیاتر دەرکەوێت کەی کۆمیسیۆن دەتوانێت نەتایجەکان ڕابگەێنێت خۆی بە گوێرەی ڕێنمایەکانی کۆمیسیۆن دەڵێ ینی ئەنجامی نافەرمی دوای 24 کاتژمێر سعات 6 ئێوارە کە سندوقەکانی دەنگدان دادەخرێن دەبێت سعات 6 ئێوارە یا پێش سعات 6 ئێوارە لە ماوەی ئەم 24 سعاتە ئەنجامی بەرایی بەلانی کەم لە 180 سندوقەکانی دەنگدان لە سەرتاسەری هەر 15 محافەزەکان ڕابگەێنێت. بەڵامی تر هەر جۆرە دواکەوتنیەک هەبێت کە ئێمە ئومێدەوارین وەکو دەستگای هەڵبژاردننی یەکگرتووی ئیسلامی کوردستان وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستانیش ئومێدوارن کشتی واڕوونەدا دەبێت کۆمیسیۆن وەڵامی ئیقناعکەری پێبێ بۆ تەواوی ئەحزابە سیاسەکان بۆ ڕێکخراوە نێودەوڵەتەکان و بۆ ڕێکخراوە ناوخۆیەکانیش. ئێمە ئومێدواری کەشتی واڕوونەدا هیچ جۆرە دواکەوتنێک نەبێ. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ئەبوبەکر حسێن بەرپرسی هەڵبژاردنەکانی یەکگرتوو لە سیمانی هەڵەبجە لەم بەشەی ڕوومان لەگەڵم بووی زۆر سپاس کاک ئەبوبەکر. بەڵێ بەڕێزان ناوبڕێکی کورد لەگەڵتان بەردەوام دەبم. دوبارە سڵاوتان لەبێ لە کەرکووکەوە بەڕێز مادی حەمزە بەرپرسی مەڵبەندی دەوروبەری هەولێرم لەگەڵدایە کاک مادی سواز بۆ ئامادەبوونتان. خوێندنەوەی بەڕێستان ئەمەوێ بزانم سەبارەت بەم هەڵبژاردنە کە بە تایبەت لە پارێزگای کەرکووک کە دوای 18 ساڵ ئەنجام نەدراوە ئەمڕۆ ئەنجام دەدرێت. خوێندنەوەتان بۆ تەواوی پرۆسەکە چییە؟ بینەرانی ئازیزی کەناڵی ئاسمانی پەیام ئێمە لە مەڵبەندی دەوروبەری هەولێر تیمێک لە پێشبانجبیانی و بەڕێکەوتوین ئێستا شانبەشانی برایانمان لە مەڵبەندی کەرکووک بۆ هاوکاری و پرۆسی چاودێری چوین لەوێ بەشدارین ئەوەی ئێمە لە بەیانیەوە زوو بەدی دەکەین ڕاستی تا ئێستا پرۆسەکە خەڵک زۆر بە خاوی بەشدار دەبێ و زۆر خامۆشە تا ئێستا ئەگەرچی کۆمیسیۆن هیچ نەتیزەیەکی ڕانەگەیاندوە بەڵام ئێمە هەندێک نمونەمان وەرگرتیە دەبینین تا ئێستا ڕێژەیەکی کەم لە دەنگدەران بەشدارن بۆیە ئێمە جارێ سەرەتا لێرەوە ڕاستی ڕووی دەممان دەکەینە دانیشتوانی کەرکووک و دەنگدەرانی کەرکووک کە دڵگەرمانە دەستگەرمانە بەشدار بن چونکە دەرفەتێکە ینی لە دوای 2005 لە کەرکووک هەڵبژاردن ئەنجام نەدراوە و کەرکووک ئیسtisنا کراوە ئێستا دەرفەتێکی باش دروست بووە تا ڕادەیەک جیاوازە لە پێشووتر بۆ هەموو لایەک دەرفەتی یەکسان بە شێوەیەکی نسبی ڕەخساوە بۆ ئەوەی ئیدی خەڵک دەتوانێت و باش ئازادانە بچی بەشدار بێ. ئینجا ئێمە بۆ ئەو پرۆسەیە دەبێ ئەوشمان لەبەرچاو بێ لە پاڵ کێشەی خاک و کێشەی ناسنامە ئێمە کێشەیەکی دیکەشمان هەیە کێشەی نەبوونی خزمەت گوزاری کێشەی نەبوونی ئاوەدانی کێشەی گەندەڵی کێشەی چەوسانەوەی دانیشتوانی کەرکووک بۆیە بەڕاستی دەرفەتێکی مێژوویە دەرفەتێکی گرنگە بۆ دانیشتوانی کەرکووک بۆ هەنیشتمانیانی کەرکووک لە هەموو نەتەوەکان ئیمڕۆ بە گەرم و گوڕی بەشدار بن لەوێ بتوانن خەڵکێک دەستنیشان بکەن خەڵکێک هەڵبژێرن کە لە 4 ساڵی داهاتوو پاڵپشت و پشتیوان و پارێزەری مافەکانیان بێ. ئێمە ئەوەی بەدی دەکەین ڕاستی هەموو ئەو هێز و لایەنە سیاسیانەی کە لە ماوەی ڕابردوو سەر ئێشە بوون و مایەی تێکدانی دۆخی کەرکووک بوون و نەهامەتی و کێشەی زۆریان بۆ دانیشتوان و کەرکووک دروست کرد ئێستا ینی داوا لە خەڵک دەکەن بە داوایان دەکە دەنجیان پێ بدەن پاڵپشتیان بن بۆیە ڕاستی ئەم دەنگدانە ئەم پرۆسەیە سەنجی مەحەکە بۆ دەنگدەرانی کەرکووک تا ویژدانی خۆیان ئاسوود دەکەن تا بە بەرچاو ڕۆشنیەوە دەنگەکانی خۆیان بدەن چونکە دوای ئەم ئینتیخاباتە ڕاستی ئەگەر جارێکی دیکە پاڵپشتی خەڵکێکی گەندەڵ و ئەوەی کە سەر ئێشە بوو بۆ کەرکووک ئەوە ئەو کاتی ڕاستی کەرکووچەکان دەبێت گلەی لە خۆیان بکەن. ئێستا دەرفەتی جیاواز و دەرفەتی باش هاتوتە بەردەم و بەردەستی دەنگدەرانی بەڕێزی کەرکووک. وی ئێمە ئێستاش کە ئێستا دوای نیوەڕۆیەوە چەند سەعاتێک ماوە بۆ داخستنی بنکانی دەنگدان کاکمەتی باس لە کەمی بەشداریان نەداوەتە ئێستا تەماشاکارم بێن دەنگ بدەن. باس لە کەمی بەشداریا وڵاتیان کرد بۆ پرۆسەکە ئەمە تەنها لە ناوچە کوردیەکان وایەن ناوچە عەرەبیەکان و تورکمانیەکانیش و بنکانانەی کە
بنکەن کە بۆ خەڵکی عەرەب و تورکمان دانراون لە هەمووی ئەمە بەدی دەکریان تەنا کوردەکان ئەم حاڵەتە بەدی کراوە ئەوەی ئێمە کیانی سیاسی تایبەت بە خۆمانەوە پێمان گەیشتووە وەکو زانیاری ئەوە سەرتاسەری کەرکووکە بەگشتی لە کەرکووک ساردێک تا ئەم ساتە وەختە ساردێک هەیە لە بەشداری و ئەوەش دەگەڕێتەوە بۆ نیگەرانی و بێمتمانەی خەڵک بەڵام دەبێت خەڵک ئەوە بزانێ ینی هەڵوێز وەرگرتن بە بەشداری نەکردن زیان گەیاندنە بە پرۆسەکە و بە خودی خۆیان و بە ئایندەی خۆیان ئێمە نابێ ئەومان لەبیر بچێت ئەو هێزولانە سیاسیانەی کە دەیانەوێت چاکسازی بکەن و بەرنامەی باشیان پێشکەش کردووە ڕابردووی باشیان هەیە گرە و لەسەر دەنجی ئەوان دەکەن کە ناڕازین کە ئەوانن کە دەنگدەرانێکن هەمیشە ویژانی خۆیان ئاستۆ دەکەن بۆیە ئەوان دەبێت ئەوان لە بەرچاو بێ ئەم چەند سەعاتەی لە بەردەمیان ماوە بە گەرموگوڕی بێن بەشدار بن و لە ڕێی بەشداری خۆیانەوە گۆڕانکارێکی باش دروستکەن چونکە ئێمە نابێ ئەومان لەبیر بچێکە خەڵکی کەرکووک لە ڕابردوو زۆر گرفتار بووە و زۆر مەعاناتی هەبووە ینی کەرکووک جیاواز لە هەر پارێزگایەکی دیکە چەندین جار ئیسtisnای بۆ کراوە لە پرۆسەی ئینتیخابات لە زۆر پرۆسەی دیکە ئیدی ئەمڕۆ لە پاڵ کێشەی ناسنامە و کێشەی خاک مەفروزە ئەو خەڵکە ینی بیری لای کێشە و مەعاناتی ڕۆژانەی خۆی بێ و بابەتی نەبوونی خزمەت گوزاری بابەتی کەم ئاوەدانی و نەبوونی ئەعمارێکی پێویست لە کەرکووک ئیدی ئێمە دەرفەتێکی باشە ئێمە ڕاستەکەی وەکو خۆمان تا ئێستاش گەشتبێنین پێمان وایە خەڵک لەم هەڵبژاردنە جیاواز لە هەڵبژاردنەکانی پێشووتر باشتر دێتە پێشێ و دەنگ بەو هێز و لایەنە سیاسیان دەدا کە هەم ڕابردویان باشە هەم ڕاستی لە ماوەی ڕابردوو لە نێو خەڵک بوون و خزمەتی باشیان پێشکەش بە خەڵکی کەرکووک کردووە لەسەر ئەرچی خۆیان و لەسەر ئەرچی ئەوانەی کە خێرخوازن و دەیانەوێتن کە هەمیشە خەڵکی هەژار دەستگیرۆیی بکەن اینجا دەمەوێت شتێکی دیکە بڵێم دەنگدەرانی کەرکووک دەبێت ئەوەشیان لەبیر بێ ئێمە پێغەمبەری خوا دەفەرمێ عەلەیهی سەڵاتو وەسەلام لا يلدغ المؤمن في جحر واحد مرتين ناکرێ خەڵکی کەرکووک چەندین جار لە کونیەکەوە پێوی بدرێت چەندین جار لە کونیەکەوە چاواشە بکرێ و دەرفەتەکانی بقۆزرێتەوە بەباری سەلبی ئینسان ئەگەر 70 ساڵ بژی 80 ساڵ بژی دەتوانێت ینی 15 دەرفەتی بەشداری هەڵبژاردنێکی دیاریکراوی لە بەردەمە ئەگەر لە کاتی خۆی پرۆسەکە بەڕێوە بچین بۆیە ینی گرنگە ئێمە و بەڕاستی دەنگدەرانی کەرکووک ئەو دەرفەتە بە دەرفەتێکی ئەڵماسی مێژووی بزانە دەستەخوای نەدەن بە وەرگرتنی هەڵوێست و بە خۆستنەوەی ئەم دەرفەتە گۆڕانکاری لە داهاتوو ژیانی خۆیان بکەن. کاک مادی ئامادەکاریەکانی کۆمسیۆن چۆن هەڵەسەنگێنن زۆر کات دەبیستین کە کۆمسیۆن ئەم هەڵبژاردنە جیاوازترە باشترە لە ڕووی کوالێتی چ ئامێرەکان چ پرۆسەکە بە باشتر بەڕێوە دەبات ئێوە چۆن هەڵی دەسەنگێنن تاوکو ئێستا چ لە تایبەت و تاوکو نیوەی ڕۆژی ئەمڕۆ ئێمە لە دەنگدانی تایبەت تێبینیمان هەبوو و پرۆسەکە سەرنجی جیاجای لەسەر درا ئەگەر باسی هەڵبژاردنەکەی ئەمڕۆ بکەین هەڵبژاردننی ئەمڕۆ کە هەژدەی مانگە و هەڵبژاردنەکە گشتیە تا ئێستا ئەو زانیاریانەی لە چاودێرەکانمانەوە بەدەستمان گەیشتووە پرۆسەکە ئاسایی بەڕێوە دەچی کێشە و گرفتێکی بەرچاو بەدی نەکراوە ئەگەر چی لێرە و لەوێ بەشێک لە هێز و لایەنە سیاسیەکان خڕوقاتی لا بەلایان لێ دەبێدرێ بە بردنە نێو بنکەکانی ئاڵای حیزبەکانیان یا لۆگۆی حیزبەکانیان دەبنە نێو بنکەکان پاشان شتێکی لە دەرەوەی بنکەی دەنگدان و بەگشتی لە چوارچەوەی پارێزگای کەرکووک مەسەلەی پارە بەشینەوە و پێدانی بنزین بە بەلاش و ئەوانە هەیە ڕاستی بەس لە نێو بنکانی دەنگدان پرۆسەکە تا ئێستا بە شێوەیەکی ئاسایی بەڕێوە دەچێت تا ئێستا ئێمە تێبینیەکی زدیمان نەبووە. باز لە دەستدانی دەنگەکرێ کاک مادی ئەو لە دەستدانی دەنگە چۆنە و هۆکارەکەی چییە کە کورد بەشێک لە دەنگەکەی لە دەستەدا لە مەڵبژانە ئەم دەنگۆیە کە بڵاوە تا چەند واقعەوە هۆکارەکەی چییە کورد بۆچی دەنگ لە دەستدایە بەداخەوە ئەگەر قەرارە ئەم قسەی ڕاست بێ ئەوە دەگەڕێتەوە بۆ دوو هێزی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان لە سەرتاوە
هەموو هێز و لایەنە سیاسەکانی دەرەوەی پارتی وێچێتی داوایان کرد کە لە هەرێمی لە هەڵبژاردننی پارێزگای کەرکووک کورد بە یەک لیست بەشدار بێ بەڵام بەداخەوە ئەوان نەهاتنە ژێرباری ئەوان بوون هۆکاری ئەوەی فرەلیستی کوردی بێتە ئاراوە بەڵام ئەوەشی لە ئێستادا دەگوزارێ و ئێمە دەیبینین ئێمە ئەوە نابینین ڕاستەکەی ئێمە هەز دەکەین ئەو لیسانەشی بەشدارن لیستن زەماوەری تایبەت بەخۆیان هەیە دەنگدەری تایبەت بەخۆیان هەیە و لیستن ئیدی دەتوان دەنجی پێویست بەدەست بێنن بۆ منە لیستەکانی دەرەوەی پارتی وێچێتی ئێمە ڕاستەکەی بۆ منە باسی لیستی مەشخەڵ بکەین دەبینین ینی خەڵکێکی زۆر بەدەمیەوە هاتووە و ئەوان بانگەشەیەکی فراوانیان ئەنجام داوە و توات دەستیان بە زۆر مەسلەی حملەی دەرگا بە دەرگا و تەنانەت لە ئێستا بۆ منە ئێمە لە مەڵبەی دەوروبەر لە ماوەی نزیکەی دوو مانجی حملەی ئینتیخابات ئێمە لە سنووری قەزای کۆیە ناحیەی تەقتەق لە قەزای بنەسڵاوە قەزای دەشتی ینی قوشتەپە ناحی دارەتوو لە هەموو ئەو شوێنانە کە دەنگدەری کەرکووک دانیشتوانەکانی بەشێکی دەنگدەری کەرکووکن ئێمە شانبەشانی برایانمان لە کەرکووک حملەی ئینتیخاباتمان بەڕێوە بردیە و لە کەرکووک بە شێوازێکی زۆر فراوان لیستی مەشخەڵ ینی حملەیەکی فراوانی بەڕێوە بردووە کە لەسەر ئاستی دوو حیزبی گەورەی ئیسلامی کۆمەڵی دادگەری و یەکگرتووی ئیسلامی بە ئیشەکە هەستاون لەسەر ئاستی کەسی یەکەمی ئەم دوو حیزبە تا دەگاتە دوایین کادیر ینی هاوکار و هەمەهان بن بۆیە ئێمە پێمان وایە ئەگەر ڕێژەی بەشداری بە گوێرەی پێویست بێ و خەڵک بتوانێ بێ بەشدار بێن پێ ناچێ ینی دەنجی دەنگ بە فێڕۆبچێ ئەگەر قەراریشە دەنگ بە فێڕۆبچێ بەداخەوە ئەوانە لی بەرپرسن کە لە سەرتاوە بوونە مای تێکدانی یەکێتی و یەک ڕیزی کورد لەم شارە ئێمە بینیمان لە 2023ەوە تاوەکو 16 ئۆکتۆبەر کورد دەسەڵاتداری ڕەهای هەبوو لە کەرکووک ینی ئێستا تەمان بەداخەوە کە نەیانتوانی حکومڕانیەکی ڕەشید لە شارەکە بە شێوکی گشتی بۆ خزمەت بە کەرکووک و کەرکووکیەکان بە تایبەت پێکاتی کوردیش نموزەجێکی جوان پێشکەشکەن ئێستا ئەمڕۆ ڕۆژی هەڵبژاردننی گشتیە ئێستا خەڵکیە بێت ئەو داخەی کە پێشتر حکومڕانێکی ڕەشیدیان بەرامبەر نەکراوە بەوە دەکرێت بایکۆتکەن یاخود نەخێر بە پێچەوانەوە بۆی حکومڕانێکی ڕەشید بێتە جێگەیان دەبێت چی بکە بەرپرسیارەتیەکەی چییە ئەمڕۆ؟ وەکو باسم کرد لە سەرەتای ئەم دیدارەشمان هێز و لایەنە سیاسیە ئەوانێک کە ینی ڕابردوویەکی باشیان هەیە و بەرنامەی باشیان هەیە گرێ و لەسەر دەنجی ئەوان دەکەن کە ناڕازین ئەوانیش ئەگەر بەشدار نەبن ینی بە دیوێکی دیکە یا بە زۆرێکی دیکە پاڵپشتە بۆ ئەو هێز و لایەنە سیاسیانەی کە لە ماوەی ڕابردوو بوونەتە بەڵاو سەر ئێشە بۆ شاری کەرکووک بە دڵنیاییەوە هەموو ئەو هاو نیشتیمانی و دانیشتوانی کەرکووک و ئەو دەنگدەرانەی کە ناڕازین و بەشدار نابن زیان سەرەتا بە خۆیان دەگەێن دواتر بە کۆی گشتی پرۆسەکەدا لە کەرکووک دەگەێنن کە ئەوە ڕاستی نەلۆژیش تێدایە و نە هیچ واقعیش تێدایە و ئەمە دواتر دەبێتە مای پەشیمان بوون و سەر ئێشەیەکی گەورە چونکە بەڕاستی بمانەوەیان نەمانەوێ ئێستا تا ڕادەیەکی باش لە عێراق و بە تایبەتی لەم هەڵبژاردنەش هەڵبژاردن دەرفەتێکی باشە یعنی ئمە بەدیری هەڵبژاردنمان نییە اینجا ئەو خەڵکە چاوەڕێ چی دەکاتن ئەگەر بۆ نمونە بە گەرموگوڕی بەژاری هەڵبژاردن نەکە ڕاستی خەڵک مەفروزە ئەمڕۆ ئەو چەند سەعاتی لە بەردەمی ماوە بە گەرموگوڕی بێتە پێشێ و قەرەباڵغی دروست کاتن لە نەگەڕێ ئەم دەرفەت و ئەم فرسەتە گرنگە لە ژیانی بفەوتێ کە لە هەموو تەمەنی خۆی ئەگەر 80 ساڵ تەمەنی بێ لەوانەیە 15,000 ئەو دەرفەتەی هەبێ ئەگەر لە کاتی خۆشی وەکو باسمان کە ئینتیخاباتەکان بەڕێوە بچن و ینی مەجالیسی محافەزات لەو 15 محافەزەی عێراق ڕاستی دەسەڵاتێکی زۆریان هەیە و تەنانەت بەپێی یاسا بەپێی دەستوری عێراقی دەسەڵاتی یان دەتوانن ینی لە چوارچێوەیەکی دیاریکرا و تەنانەت یاسا دەرکەن کارنامە دەرکەن تعلیمات دەرکەن و ئەوان دەتوانن ینی فعلەن پەرلەمانێکی بچووکراوە ڕۆڵی پەرلەمانێکی بچووکراوە بین لە چوارچێوەی پارێزگاکەی خۆیان بۆیە گرنگە کەسانێک بنێردرێتە ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە ئەوانە دوازار بێنیاز نەبن بێمنەت نەبن و شەرم لە بێبەڕێنی بکەن و خەڵکێکی بەدەم خواناسیەکانەوە کەفاءەت و
توانستێکی واشیان هەبێ و بتوانن کاروبارەکان لە ئەستۆ بگرن و بە ئەرک و بەرپرسایەتی خۆیان هەستن. بۆیە ئەمڕۆ گرنگە خەڵک دەنگدەران ئەرکی خۆیان بە دەنگدانێک ئەدا بکەن و بۆ 4 ساڵی داهاتوو ئەرک و ماندووبوون و پارێزگاری لە مافەکانی بسپێرن بە کەسانێک کە ئەمانەت و سپادە زیان ناکەن. بەڵێ کاک مادی پێشتر بینیمان بۆ پاراستنی گیانی پێکەوە ژیان ڕێژەی لە 133 بۆ تەواوی پێکاتەکان دیاری کرا لە ئەنجومەنی پارێزگاکان. پێدوانیە هەمان سیناریۆ بۆ ڕازیکردنی دڵی تورکمانەکانیش و دڵی عەرەبەکانیش کە ئەم دوانە پێشتر تەنانەت تانەشیان لێدا کاڵبژاردن هەر نەکرێت لە دادگا، بەڵام دادگا ڕەتی کردەوە. هەمان سیناریۆی پێشتر دووبارە بکرێتەوە کە ڕێژەی پێکاتەکان وەکو یەک دابش بکرێت بۆ یەکە کارژێڕیەکان. ئەمە قسەیەکە بەس ئێمە ئەگەر تەمەشای پرۆسی سیاسی بکەین لە عێراق، تەنانەت نووسینەوەی دەستوری عێراقی لەسەر ئەساسی تەوافقە. کەرکووکیش کە ینی بمانەوانەمانەوێ ئەگەرچی ئێمە زەخل لەوە دەکەینەوە کە کوردستانیە، بەڵام 2000 تابلۆیەکە عێراقێکی بچووکە، یعنی هەموو نەتەوەکانی تێدایە، هەموو ئاینزاکانی تێدایە. بابەتی تەوافق ینی مەبدەئێکی گرنگە، مەبدەئێکی دروستە لە کەرکووک بەڕێوە بچێ. ئەکەی دێنی ئەوە هیچێکە لە پێشبینیەکان و هەر دەبێ واش بێ، خۆ دەبێ هەموو نەتەوە و ینی ئاینە جیاوازەکان لێرە ڕۆڵیان هەبی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک و دواتر لە حکوومەتی مەحەلی. ئەوەی گرنگە لە نەتەوەی کورد، لە نەتەوەی تورکمان، لە نەتەوەی عەرەب، هەموو ئەوانە ینی خەڵکێک بێن لێو ئەنجومەنی پارێزگا کە خەڵکێک بن بتوان داکۆچی لە مافی دەنگدەرانیان بکەن و بتوانن بنەماکانی پێکەوە ژیان و مەسەلەی چاکسازی و گۆڕانکاری لە شاری کەرکووک بێن ئاراوە. و ئێمە لە بیریشمان نەچێ ڕاستیەکەی بابەتی ناسنامە و خاچیش بەلای ئێمە زۆر گرنگە. پێویستە بە تایبەت ینی گەلی کورد لە کەرکووک ئەوەی لە بەرچاو بێ ئەگەر بێوێ پارێزگار لە کەرکووک کورد بێ، لە نەتەوەی کورد بێ، ئەوە دەبێت بەشدارێکی باشیان هەبێ و بتوانن ڕێژەیەکی باش لە کورسەکان و دەستی هێز و لایەنە سیاسی کوردەکان بخەن. پێشتر پارێزگار لە کورد بوو، بەڵام کوردەکانی کەرکووک گەڵێن نموزەچێکی جوانی بە پێکاتەی کورد پێشکەش نەکرد و نەیانتوانیوە بە نەفەسێکی کوردانە مامەڵە لەگەڵ خواستی گەلی کووردا بکەن. ئێستا بۆ پارێزگاری نوێ کە بۆ کورد دەرچوو، ئەبێ کورد هەمان نەفەس دووبارە بکاتەوە بەو نەفەسە حیزبی کە پێشتر پەیڕەوەکرا، یاخود دەبێت نەفەسێکی نیشتیمانی بەبەر ئەو بەرپرسیارەتەیە بکرێت. ئایا ئێستا و قۆناغەتیە پەڕیوە لەلایەن حیزبە دەسەڵاتدارەکانەوە و لایەنی کوردیەوە؟ بەدڵنیاییەوە ئێمە ئەو قۆناغا تێپەڕیوە و پێویستە هێز و لایەنە سیاسی کوردەکان لە دوای هەڵبژاردن ئەویان لە بەرچاو بێ هەموو ئەو هەنگاوە هەڵانەی لە ڕابردوو ناویانە ئەمانە دووبارە نەکەنەوە، وەزارێکی دیکە دۆخێک دروست نەکەن کە زیان بە ناسنامە و بە قەزیەی میلەتەکان بگەێنن لە کەرکووک. ئێمە دەبێت ئەومان لە بەرچاو بێ بەگشتی دوای ئەوەی کە ینی دادگای باڵای فیدرالی و کەوتۆتە خۆ و هاتۆتە سەرخاد و ڕوبەڕووی زۆرێک لە پێشێلکردنی بابەتە یاسایی و دەستوریەکان دەبێت تۆ لەسەر ئاستی عێراق پێم وایە دۆخی سیاسی لە هەرێمی کوردستان و لەسەر ئاستی عێراقیش بەنسبەت کورد گۆڕانکاری بەسەردا هاتیە. ئێمە لەمە دوا دەبێت باشتر بێت لە پابندی مام بکەینەوە بە دەستور بە یاسا و ڕێسابەرکارەکان. ئێمە ناکرێت لەمە دووە بە هەمان شێوەی قەدیم هەنگاوەکانمان بەردەوام بێ و بە تایبەت لە کەرکووک ئێمە بۆ ڕاستکردنەوەی هەنگاوە هەڵەکانمان پێویستمان بە سەرەتا یەک ڕیزی نێوماڵی کووردە، پاشان ئاساییکردنەوەی پەیوەندەکانمان لەگەڵ هێز و لایەنە سیاسەکانی نەتەوەی عەرەب و تورکمان و ئێمە دەبێت ڕاستی لاپەڕەیش تازە هەڵدەینەوە و هەوڵ دەین مەعاناتی میلەتەکەمان، مەعاناتی کەرکووچەکان چارەسەر بکەین کە ئەوەش ئەم پێم وایە زیاتر بەوانە دەکرێت کە نوێنەری ڕاستەقینەن و دەتوانن ڕازگۆ بن و ڕابردوویەکی باشیان هەیە و درویان لەگەر میلەت و دەنگدەرانی خۆیان نەکرد لە ڕابردوو.
بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ماوەسا مەهدی حەمزە بەرپرسی مەڵبەندی دەوروبەری هەولێر لەم بەشەی ڕووماڵ لەگەڵم بووی زۆر سپاس. بەڵە بەڕێزان لە ڕووماڵ بەردەوام دەبین لە گەشتی بەرفراوانی هەواڵەکانی دوو تەواوی زانیارەکان لە ڕێگەی پەیامنێرانمانەوە بۆتان دەگوازینەوە ناوپڕێکی کورد وەرەگرین و لە کاتژمێر دوودا پێتانەکەمەوە بەخۆی گەورەتانە سپێرم.